مەسەلەی ئاهدافەکانی دەوڵەتی تورکیا دیارە داگیرکردنی هەموو کوردستان و نەمانی هەموو کووردە. بێگومان ئەو حزبەی لە ئەوە نزیکە لە سنووری ئەوە نزیکە ئەو ئەتێرێتە کار حتمما بۆ ڕێخۆشکردنی بێتە کوردستانەوە و ئاژاوە لە کوردستانە و دەستکەوتەکانی کورد لە ناوبەرێت. هەموو مرۆڤێکی کورد ئەزانێ هەدەفی دوژمنەکانی کورد بە گشتی چییە. من داواکارم لەگەلی کورد ئێمە بەڕاستی ئەمان کوژن مردنێک وەکوڵێ مردنێکی لەسەرخۆ بەڵی، بەڵام ئەگەر هەمومان یەک دەست و یەک دڵ و یەک هەڵوێست یەک بگرین و ڕاوەستین بەرامبەر دوژمنەکان هەر بەقەد ئەوەمانە لێ کوژن کە بە درێژایی ڕۆژگار لەسەرخۆیی ئەمان فەوتێن و لە ناومانەدەن. داگیرکەران بەوە ناوەستن مەسەلەن ئەمڕۆ حزبێکیان لە ناوبرد یان هێزێکیان لە ناوبرد یان مەسەلەن طبعاً هەدەفی هەموو لە ناوبردنێکی دەستکەوتەکان و ئامانجەکانی گەلی کووردە بە تایبەت لە کەلتورەوە بیگرە، لە جوغرافیاوە بیگرە، لە حزبەوە بیگرە، لە هێزی چەکداریەوە بیگرە. یعنی ئەوە مەبەستی هەموو کووردە، تەنها پەکەکە نییە. یعنی تەسەیرەکەی حزبی پەیەدە و ئەوانەی کە کورسیەکان گەیشتە 85 کورسی لە بە دیموکراتی و بە شێوەیەکی زۆر جوان و هێمنانە بەدەستیان هاوردوو بە بیانێکی پەکەکەەوە هەموویش لە ناودا و هەمووشی کردەسە سژنەوە. هەموو دڵسۆزانی کوردی ئافمکە وەدەرناو هەڵهاتن. تەنها مەبەستی ئەوە نییە، ئەم جارای چاوە ئەوان تەواو بوون، ئەم جارە نوێرەی پەکەکەیە، پەکەکەیشی لە ناودا، ئەم جار نوێرەی حزبەکەی دیکەیە کە هاوپەیمانی خۆیەتی. لە دوای ئەو ئەمانە نەمان هەدەفی هەر ئەڕوا هەتا داگیرکردن و پاکتاوکردنی نەتەوەی کورد و دەستکەوتەکانی و مافە سەرەتایەکانی. حتمما ئەو کەلتورەی کە ئیساتە تورک پێی مەسەلەن هەڵسو کەوتەکات، چی لە ڕووی هونەری و چی لە ڕووی ئەدەبی باوەڕ بکە هەمووی کوردیە تەتریک کراوە. یعنی بۆ نمونەیسە زۆر لە مەقامە کوردیەکان هونەرە کوردیەکان، بۆ نمونە مارشی نەتەوایەتی تورک، سرودێکی مارشی نەتەوایەتی تورکە ئاوازێکی مامۆستا حەسەن زیرەکی ڕەحمەتیە. یعنی بەڕاستی هەموو دوژمنەکانی ئێمە ئەوە هەدەفیانە، تەنها هەر ئەویش نییە. بەڵام من داوا لە گەلی کورد دەکەم بە تێک ڕایگەلی کورد هەموو بوارەکان هەموو چین و توێژەکان یەک دڵ و یەک دەست و بە یەک گیان دژی هەموو داگیرکەرێ بوەستنەوە. ئێمە زۆرمان هەیە مامۆساگیان لە داخلەوە لا ئیرادی بەخۆیەوە ناشێتەوە بیر ناکاتەوە ئۆتۆماتیکی خزمەتی بێگانە ئەکا لە ڕووەکانی ترەوە. لەم وڵاتەی ئێمە ڕەخنەگر و هێرشکەر زۆرە بۆ سەر واقع و ڕاستی، بەڵام خۆیان لە عەدالەت و ڕاستی گێلەکەن. یعنی کاممانەگرین زۆر لایەن هەیە ئەمڕۆ هەر لایەنێکیان حتمما پەیڕەوی بیر و باوەڕ و دەسەڵاتی وڵاتی لەم وڵاتانەی چواردەورمانەکەن. من پێم ناخۆشە دوو فەردی کورد ئەگەر بەسیترین شت بێت لە ناو بازارە بشنەگژیەکە. چ جای ئەوەی دوو لایەنی گەورەی یان دوو حزبی گەورە دژایەتی یەکتری بکەن، ئەو هونەرمەندە ئەو نووسەرە ئەو ئەدیبەوە ئەچێ خزمەتی بێگانە ئەکا لە ئارائی دڵسۆزیەوە بۆ هەدەفەکەی خۆی یا بیر و باوەڕەکەی خۆی پێش ئەوە بیر بکاتەوە خزمەتی کێ ئەکا. من ئێمە وەکو هونەرمەند دامە لەگەڵ ئاشتی خوازیەیە، دوژمنی شەڕە. کوردێک هەیە نەزانێ تورک سێ کوتی کوردستانی قویت داوە، تورک جێگای تورک ئەمە عیب نییە. هەموو مؤەرخەکان واتە شوێن هەوارناسەکان و مێشونووسەکان ئەزانن شوێنی ئەسڵی تورک کوێ بووە، ناوڕاستی سین بووە. تورک واتە تەتار. تورک بەڕاستی پێش ئەوەی هەر شوێنێکی لە ئاسیا داگیر کرد و کوردستانی داگیر کردو پێشە مشکێ. وەڵڵاهی من لەگەڵ هەموو پەیامێکی ئاشتیم اینجا هەموو داوا لە هەموو کوردیەکەم ڕەچاوی ئەو پەیامە بکەن، یەکگرتوو بن، ئاشتی خوازمە. خۆی ئێمە هیچ کوردێک داوای شەڕی نەکردووە، هیچ کوردێ نەچۆ خاکی کەس داگیر بکە. کورد بەس دیفاع لە خۆیەکە. ئایا حرامە دیفاع لە خۆ دەکەی نەتکوژن؟
دژمنەکانی ئێمە بە تورک و بە ئێران و بە عەرەب و بە هەموو لایەکەوە ئێمە ئەکوژن کاکە هەدەفیان داگیرکردنی ئێمە کەلتوری ئەم وڵاتانە بە هەر چوار دەورە وڵات کەلتوری ئێمەیە وڵاتی ئێمەیە ئێمە کۆنترین مرۆڤی سەر ئەرزین بە کتێبە سەمایەکانەوە و بە شوێنەوارەکانەوە و بە مێژونووسە گەورەکانەوە ئەوە سەلمیاوە کە کوردستان لایەنکەی مرۆڤایەتیە لە هونەرمەندان لە نووسەران لە ئەدیبان تێکڕای گەلی کورد بە گەورە و بچووکەوە هەموو کاتێ یەکگرتوو بن هەموو کاتێ خزمەتی کەلتوری خۆی بکە خزمەتی جوغرافیای خۆی بکە خزمەتی وڵاتی خۆی بکە چونکەم ئەو داگیرکەرە بۆ ئێمە داگیر بکە حتمما ئەوێ خۆی دەوڵەمەند بکە حتمما ئەوێ خۆی دەوڵەمەند بکە کە خۆی دەوڵەمەند کرد بە نەمانی ئێمە خۆی دەوڵەمەندەکە ئێمە دەربەدەرەکە ئێمە ئایا لە ماڵی خۆمانە وەکو خاوەن ماڵ بژین باشە یان لە دەروی وڵاتەکان وەکو سوالکەر وەکو خێرپێکریا و بژین باشە حتمما تۆ لە وڵاتی خۆتە سەربەرزی حتمما لە وڵاتی خۆتە ئازادی یعنی من داوا لە هەموو چینی توێژەکانەکەم یەکگرتوو بن دڵسۆز بوون بۆ خاکەکەی خۆیان یعنی ئێمە نابێت دەوڵەتێکی مسلمان بین و کورد بین نابێت دەوڵەتێکی سەر بەخۆ بین و ئێمە شۆکو ئەم هەموو عالەمە ئێمە یەکەم دەوڵەت بوون هەموو دەوڵەتان و هەموو مرۆڤایەتی لە ئێمە جیابوونەوە ئایا بەڕێژ کێ ڕەوایە ئێمە ئیساتە بچووکترین گەل بین و جوغرافیامان بەدەستەوە بێکە گەورەترین گەل بووینە و ئێستاش خۆمان دەدەین لە بەلای کەمەوە لە 50 ملیۆن نفوس بەڕێشکی ڕەوایە ئێمە ژێر دەسە بین و هەموو ڕۆژێ بەماکوژن و ئیبادەمان بە هەمویان باسی دیموکراسیەکە تورکیا دیفاع لە ئیسرائیلەکە لە عەفوەن لە فەڵەستینەکە ئەڵێ داگیر کراوە ئەی خۆیان بۆ ئێمە داگیرەکەن ئێمە ئەگەر ئەوان بە کافری ئەزانن ئەڵێن داگیر خۆ ئێمە مسلمانین ئەی بۆ ئەوان شینەکەن و ئێمە ئەکوژن کوردە کوردە تکایە یەگرن یەکدەنگ بن لە ڕێی خۆیان دژمن نەدەفیە باڵبەستەی تۆیە هۆیەک نەگرتنەدایە دەمان کورد ڕەنەزڕۆ ئەمانە ئەمانەمان ڕەنجەڕایەوە خوام تاکەی ژێردە سەبەیەم تاکەی نۆکەری بێگانە دەبەسە کوردە یەکگرن دەبڕایانەن شۆوان ماڵمان وێرانە جەرگمان بریانە بەدایم قومپارە ئاگری دوژمنان وێرانە سەرپاک نیشتمان ئەمانەمان دادەیدایات یەکگرن یەک دڵ و یەکیان برای کوردم دەستم بەدامان ئەمان